سڵاتان لە بازنان خۆشەویستان بەخێر بن لە ڤیدیۆکی نوێی هەواڵەکان تقریبا 3 هەفتەیە هیچ ڤیدیۆش هەواڵ نانە لەبەر ئیمتیحانات و چەندین کارێک تریش پێم نەکرا لە خوێندنێ بەڵام لەمەوە دوای ئینشاڵڵا ئەکتیڤ دەبینەوە هەڵ دەدەم هەفتەی 2 ڤیدیۆ دابنێ ئەگە پێشم نەکرا ئەوە لێبردن دەکەم بەڵام بەئێستا دەست بکەین بە ڤیدیۆی گرنگمان هەیە هەواڵی گرنگمان پێ ئەوڕۆ کە کۆمپانیای سۆنی بەتەمای چەند شتێکە با لەسەرتاوە باسی بکەین. لە هەواڵی یەکەمماندا کۆمپانیای سۆنی ڕایگەیاند کە پارەکی یەکجار زۆریان تەرخان کردێ لە بۆ پلانێکی نوێ کە بەتەمانە یاری ئەکسکلوسیڤ لەلایەن کۆمپانیا دەرەچیەکانیان بینن کە دەڵێ ئەکستەرناڵ ستودیۆ زواتە کۆمپانیانێکە ئیخۆیان نییە تێرد پارتیەکان ئەوانەی کە لە بۆ ئەکسبۆکسیش پێشەرگەمیان دروست دەکرێت بۆ سۆنیشیان دروست دەکرد ئێستا بەتەمایە پارەیان بدات لە بۆی گەمەکی ئەکسکلوسیڤی لە دروستکردن دەرێت گەمە ئەکسکلوسیڤەکان نادێت گەمە ئەوش مانەیە وایە یعنی چەندین پلانی هەیە دەوێتن چەندین یاری ئەکسکلوسیڤی تازە دروست بکە ئەوش لەبەر ئەوە بوو کە کۆمپانیا کە ماگ لەمەوە بەر ڕایگەیان کە لەمە دو ئەگەر یاریێک زۆر ئەگەری سەرکەوتنی یەکجار گەورە نەبیتن ئەوە دروست ناکرێتن ڕێی پێ نادەن دروستکە وەکو دەیز گۆن 2 کە گەیمەرکی زۆری تۆڕە کرد وەرە ستۆرەکانی داخزی پلەیستێشن 3 و PSP و PS Vita کە ئەوش گەیمەرانی زۆر تۆڕە کرد کە ئێستا هەم ستۆرەکانی پلەیستێشن 3 و PS Vita کرایتەوە بەڵام PSP بەداخرایی مایەوە واروە دەڵێتن کە یاری ئەکسکلوسیڤی تازەمان دەوێت ئەوش لەلایەن بەڕێوەبەری کۆمپانیای سۆنیەوە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیا کە ئەوەی ڕاگەیان کە پلانێکی گەوریان هەیە پارێکی زەبەلاحیان لێ تەرخان کردێ. لە هەواڵی دووەمیشماندا لەسەر یاری Resident Evil Reverse کە بەشی ئۆنلاینەکەی یاری Resident Evil 8 ڤیلەجە کە بەشی ئۆنلاینەکە بە ناوی Reverse بوو کە چەند ڕۆژێک لەمەوبەر دیمەیەکی لێ بڵاوکرا کە بە ماوەی ساعاتێک لە بۆ 2 ساعاتی بۆ پاشانجی دیمەیەکە نەما کە یاریەکە دەڵێن کێشەی تەکنیکی زۆر بووە بەڕات دانێتن چاچیکەنەوە کە دواخرا لە بۆ مانجی 6 7 چکە دەڵێ لە بۆ هاوین کە دەکاتمانی 6 لە بۆ 8 مانجی نۆش دەگرێتەوە کە دیار نییە بزەڵ لە چ کاتێک دەبیتن لە هاوین بڵاو دەکرێتەوە بەشی ئۆنلاینەکەی. داواڵی دواترمادا یاریەکی نوێ کە ترەیلەری لێ بڵاوکرایەوە بە ناوی یاری شوان یانگ سۆرد 7 کە یاریەکە سینیە لەلایەن کۆمپانیای سینیۆ دروست دەکرێتن یاریەکی یەکجار نایە بە پێی ترەیلەرەکەی بیتن کە یاریەکە شێوازێکی ئەو شێوازێکم حەزم لێیە یاریەکە کلتورە مێژوویەکانی سینە باسی سین دەکە لە مێژوودا وەروە شێوازەکەی نزیکە لە یاری ساموڕاییەکان وەروە یارە نینجاییەکان وەروە شوێنی زۆر جوانی تێدایە وەکو قەڵای مێژووی وەروە دارستانە شەڕ لەگەڵ ئەفسانەکاندا دەکەیت وەکو چەندین دڕندەی ئەفسانەی تێدایە کە شەڕیان لەگەڵدا دەکاتن کە یارێکی یەکجار نایە بە بەڕای من هیوادارم یاریەکە سەرکەوتنشی باش بەدەستبێنێت وەروە کۆمپانیا پەلەی لێ نەکاتن یارێکی جوانی لێ دەربچیتن ئێوەش ڕاتان چێ لەسەر ئەو یاریە. لە هەواڵی دواترماندا لەسەر یاریی نوێ دیسانەوە کە یاری نوێی ئەو هەفتەیە زۆر پێشاندرایە کە یاری ڕیبێرتە کە ترەیلەرێکی نوێ لێ بڵاوکرایەوە یاریەکە سێڤایڤڵ هۆرەرە کە زۆمبی هێرش دەکەنە سەرت و هەروە تۆش بە چەک بەرپەتیان دەدەیتەوە شەڕیان لەگەڵدا دەکەێت لە ژێر زەمین و لە چەندین جۆری شوێنی جیاواز ڕوبەڕوویان دەبیتەوە کە یارێکی ناوازەیە کە یاریەکی یەکجار نایادەی بەڕایی من لە ڕووی سێڤایڤڵ هۆرەرەوە کە یاریەکانی سێڤایڤڵ هۆرەر زۆرم کەیفێ دێتن. لە هەواڵی دواترماندا لەسەر یاری تایتنفۆڵی 2 کە دەڵێتن ئێستا ڕێژەی پلەیەرانی لە ستیم بە ڕێژەی 750 لە 100 زیادی کردیە کە دەکاتە تقریبی 7.5 پێشتر پلەیەرانی تایتنفۆڵی 2 زیادی کرد لەوتیەوە کارکتەرە نوێی هاتیتە ناوی بیاری ئەیپێکس لێجندزەوە کە کارکتەرێکی نوێ هاتە ناو یاری ئەیپێکس لێجندزەوە کە بە ناوی ڤالکیریە کە لە وابزانم کارکتەرێک بووە لە کارکتەرەکانی ناو یاری تایتنفۆڵی 2 کە لەبەر ئەوە یاری تایتنفۆڵی 2 ئێستا تەقیتەوە دیسانەوە نوێ بوویتەوە لە لای گەیمەران کە گەیمەرێکی یەکجار زۆر لە ستیم لە PC ڕویان لەو یاری کردیتەوە. لە هەواڵی دواترماندا لەسەر ئەپڵ iOS 14.5 لەو زوانە دێتن لە بۆ هەموو بەرهەمەکانی ئەپڵ
کە تێدا پژگیری لە دەستکردنی پلیستیشن 5 و Xbox Series X دەکاتن کە دەتوانین دەستکەکانت کۆنێکت بکەیت لەگەڵی هەم بۆ یاریتر بێتن هەم لە بۆ گەیم پاس بێتن کە لە بۆ Xbox گەیم پاس ژوا دێتە ناو آیفۆن بەرهەمەکانی ئەپڵ بەعام وەروەها لە بۆ یاریەکانی دیکەش کە دەتوانین یاری پێ بکەیت وەکو ریمۆت پلی لە بۆ پلیستیشن کە دەستی پلیستیشن 5 کە دەتوانانی کۆنێکت بکەیت بە مۆبایلەکەت یان بە ئایپادەکەت و ریمۆت پلی ئیش پێ بکەیت. لە هەواڵی دواترماندا کۆمپانیای مایکرۆسۆفت ڕایگەیاند کە یاری Dragon Quest Builders 2 دێتن لە بۆ گەیم پاسی کە گەیم پاس بەڕاستی ئێستا دەوڵەمەند بۆ لە یاری ناوازی تێدا ئێستا یاری زۆر شازی تێدایە کە ئەگەر Xboxت هەیە گەیم پاسی بەکاربێنە سوودەکی باشی لێ دەبین ماگانە بە $10 یاخود $5 دەدەی ئەڵتیمێتەکەی دەکڕی بۆ زۆر باشتریشە کە لە بۆ PC وەروای ئێستا لە بۆ مۆبایلیش هەیە کە یاری Dragon Quest Builders 2 وەکو دەتوانین بڵێین ماینکرافتێکی شێوازی نوێیە کە جوانترە لە ماینکرافت یاریەکانی Dragon Quest بە 11 دەڵێ یان یاری کۆنەکانی Dragon Quest هەمووی زۆر شاز و ناوازنە کە یاریەکانی Dragon Quest زۆر بەدڵە وەروای یاری Dragon Quest Buildersەکانیش وەکو ماینکرافت وایە دەتوانین بیلد بکەیت شتی دروست بکەیت شتی ناوازی تێدایە هیوادارم تاقی بکەنەوە. لە واڵی دواترماندا بە پێی دەنگۆیەک بیتن دەڵێتن کۆمپانیای EA بەتەمایە لە یاریەکانی FIFA 21 و FIFA نوێیەکانی داهاتوو لوتبۆکسەکان نێرێتن ئەو سندوقە بە پارانی کە دەیکڕیت هومار ئەلکترۆنیکان لە ناو یاریەکە کەم بکاتەوە کە ئێستا ژوای کردووە کە بەشێک لە گەیمەران لە دوایەوە هەواڵەوە پڕیان دایتە لوتبۆکسەکان و چینە یەک کۆمەڵ لوتبۆکسیان کڕیە لەبەرەوەی کە دەڵێن نامینێتن نازم پارەی لەوەندە سەر دەکەن. لە هەواڵی دواترماندا لە سێ یاری مایکرۆسۆفت فلایت سیمولیتر کە دەڵێتن لەمە دووە فەڕەنسا و ئەمستەردامیش لە بۆ زیادێک لەگە ئەپدێتی داهاتوو وەروە لەوانەشە ئەگەری زۆرە بێتن لە بۆ Xbox و Xbox Series X بێتن لەگەڵ Xbox One زەحمەتە لە Xbox One بێتن چکە قووەتی Xbox One زۆرە لە بۆ ئەنی زۆر کەمە لە بۆ یاری مایکرۆسۆفت فلایت سیمولیتر چکە گات و پیسێکی باشت نەبیناتەن لەسەر پیسیش یاری پێ بکە بەو شێوازە لەوانەیە ئەگە بێتە Xbox One بە HD بیتن نەوەک Full HDش چکە توانای Xbox One بە دوور دەبینم لەوەی کە بتوانین یاری فلایت سیمولیتر بخینتەوە بەڵام لە Xbox Series X کێشەیەکی وای ناویتن چکە یاریەکان وەروە ئامێرەکان نوێیە توانای باشتری هەیە کە دەتوانێت یاریەکە پێ بخوێنێتەوە لەوانەیە بە ڕێیترێسینگ لە بۆ ئەویش قورس بێتن لەوانێسی لە 20 FPS بداتێ بە ڕێیترێسینگ بەبێ ڕێیترێسینگ لەوانەیە باشتر بیتن. لە هەواڵی دواترماندا لەسەر کۆمپانیای Ubisoft بڕیارە کە سێڤەرەکانی لەسەر یاری کۆنەکان ڕابگریتن وەکو یاریەکانی Rainbow Six Vegasە وەروە یاریەکانی Prince of Persia کۆنەکانە کە لە کۆنسۆلی پێشووتردا هەبوون کە لەگەڵ چەندین یاری کۆنەکانیەتی کە بڕیارە سێڤەرەکان تێدا ڕابگریتن. لە هەواڵی دواترماندا یاری Persona 5 بڕیارە بێتە مۆبایلەوە کە بە ناوی کۆدنیم X دەبیتن لە مۆبایل بە ناوی Persona 5 نابیتن بە ناو بەڵکو ناوی دەگۆڕێت لە مۆبایل کە دەکرێتە کۆدنیم X کە ئەو ناوەکەی دەبیتن کە یاری Persona 5 یاریشی ئێستا زۆر بە ناوبانگە لە تایبەتی لە کۆنسۆلی پلیستیشندا کە یاوان زۆر ئەو یاریانە دەکەن ئەو شێوازە یاریانە دەکەن زۆریان بەدڵە وەروە یارێکی جوانە بەدڵمە هیوادارم ئەگەر لە مۆبایلش بێتن شێوازی ئۆنلاین نەبیتن یاریەکە وەکو کۆنسۆل جوان بیتن هەرچەندە باوەڕ ناکەم بۆ شێوازەش بیتن هیوادارم بەس بۆ شێوازەی بی کە وەکو کۆنسۆل وابیتن چیرۆکەکی نایابی هەبێ ئی مۆبایلیش. لە هەواڵی دواترماندا باز لەوە دەکرێت زۆر دەنگۆ و وەروەها قسە هەیە کە دەرهێنەرەکانش لە لای سۆنی کۆمپانیەکانی خۆی باس لەوە دەکەن کە دەڵێنتن سۆنی ئێستا بەتەمایە گەیم پاسەرچی لە بۆ خۆی دروست بکە کە ئێستا بە خۆمان دەزانیم PlayStation Plus هەیە کە ماگانە چەند دیارێک دەکاتە فری 2 بۆ 3 یاری دەکاتە فری وەروەها PlayStation ناویش هەیە کە ماگانە 3 بۆ 4 یاری زیاد دەکات جگە لەو 600 بۆ 700 یاری کە هەیتی کە یاریەکانی PlayStation 2 PlayStation 3 شی تێدایە کە ئەگەر بەڵام یاریەکانی PlayStation 2 PlayStation 3 ناتوانین داونلۆد بکەی تەنها دەبی بە ستریمینگ یاری پێکە بەخەت بەڵام یاریەکانی PlayStation 4 و PS5 ئەگەر بە PlayStation ناو یاری پێ بکەیت دەتوانین بە داونلۆدی یاری پێ بکەیت جگە لەوەی کە بە ستریمینگ دەتوانی بەڵام ئێستا دەڵێتم بەتەمایە خزمەت گوزارێکی نوێ دروست کاتن وەکو گەیم پاس وابیتن منافەسی گەیم پاسی پێ بکاتن کە شەواڵ ڕۆژکەرە لە بۆ گەیمەران کە ئەگەر گەیم پاسی بکات ئەگەر بێت و کۆمپانیا پلس و
پلێستێشن ناو بە نرخەکی ئەرزانتر پێکەوە بداتە گەیمەران ئەو شتێکی باشترە کە نرخەکەی کەم بکاتەوە بە هەردووچی $10 بیتن یان $15 بیتن نرخەکەی گونجاو دەبیتن گەیمەران زیاتر ڕوو لەو خزمەت گوزاریان نەدەکات بەڵام ئێستاکە ئەتو $10 بە پلێستێشن ناو بدەیت $10 بە پڵاس بدەیت بۆ زۆر دەکاتن هەرچەندە پلێستێشن ناو بخۆم چەند جارێک تاقیم کردەوە بە تایبەتی لە بەوەی یاریەکانی کۆنسۆلی زۆر باشە هیچ کێشەیەکی نییە چکە دەتوانیت داونلۆدیکەی بە کوالەتیەوەی کە ئەتو یاریەکەت کڕی بیتن یاخود بە دیسکەت بیتن لە ستۆر بیتن یان بە دیسکەت بیتن بۆ شێوازە پێشکەشت دەکات بەڵام یاریکە ئەگە بە شێوازی ستریمینگ بیتن لە بۆ خەتی کوردستان بە تایبەتی ناگونجێ زۆر وڵاتێ ناگونجێ لەگە خەتیان لەبەر ئەوەی یاریەکان بە شێوازی ستریمینگ لاجی زۆر دروست دەکاتن وەکو ئەوەی گەیم پاس وانە کە گەیم پاس دەتوانین یاریەکان داونلۆد کە هەرچەند لە مۆبایل ئیویش بە شێوازی ستریمینگە گەڵ کێشەی زۆر توش دەبی بەڵام لە PC و لە ئەکسبۆکسی کێشەیەکی فای نییە لاواڵی دواترماندا لەسەر یاری TMNT Shredder Revenge کە کۆنفێرم کراکە تاکید لێکراکە لە بۆ نیتاندۆ سویچ بڵاو دەکرێتەوە لەو ساڵ بەڵام 100% نازانم ئایا بڵاو دەکرێتەوە یان ئەو ساڵ بەڵام دەڵێ ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە کۆمپانیا دەڵێتن ئەو ساڵ بڵاوی دەکەینەوە بەڵام کاتەکەی نەگوتی هاتە ئێستا بزەوت چ مانگێک دەبیتن چ ڕۆژێک دەبیتن یاری Payday Crime War دەگەڕێتەوە کە تاواکەر یاری Payday 2 دەبیتن بە حساب اینجا تاکید نیمە لە چیرۆکەکەی بەڵام هیوادارم یاریەکە دیسان وەکو پێشتر سەرکەوتوی بەڵام لەلایەن کۆمپانیایەکی نوێ و دیڤۆلۆپەری تازەوە پەرپێدەری تازە دەگەڕێتەوە کە یاریەکی سەرکەوتوو بوو یاریێکی ناوازە هیوادارم دیسانەوە سەرکەوتوو بوو یاریەکە تێک نەدەن لە هەواڵی دواترماندا لەسەر یاری The House of Dead کە یاریەکە لە سەر PlayStation 1دا هەبوو ئێستا ڕیمەیەکی دەکرێتەوە لە بۆ نیتاندۆ سویچ کە بەڕاستی ئێستا نیتاندۆ سویچ دەوڵەمەندە بە یاری ناوازە کە یاری The House of Dead لە سەر PlayStation 1 یاریمان پێدەکرد کە یاریەکە شێوازی فەرست پێرسن بۆ وەروە تەنها ئەیمی یاریەکە لێ دیار بوو تەنها ئەیمی دەماچەکە لێ دیار بوو کە تەقەت لە زۆمبیەکان دەکرد و زۆمبی لە بۆ داد یاریەکە شێوازی فەرست پێرسنی سەرڤایڤل هۆرەر بوو کە یارێکی ناوازە و زۆر سەرکەوتە و زۆر بەدڵ بوو هیوادارم دیسانەوە یاریەکە سەرکەوتنێکی باش بەدەست بێنتن لە واڵی دواترماندا سێ یاری نوێی Clash of Clans لە ڕێگادایە کە کۆمپانیا ڕایگەیاند کە سێ یاری نوێ لە بۆ زنجیرەکانی Clash of Clans دروست دەکەین کە ئێستا Clash of Clans کە لە 2016ەوە گەیمەرێکێکجار زۆری هەبوو بە تایبەتی لە کوردستان و لە هەموو جیهان کە یەکەم دەتوانم بڵێم یەکەم یاری بوو لە کوردستان کە قماری ئەلکترۆنی تێدا بەکار بێنرێت و خەڵک دەچووپارەی لێدا لە بۆ ئەڵماس و یاریەکان تێدا ناو یاریەکە بکڕێتن کە ئەو شکارێکی زۆر خراپ بوو کە یاری Clash of Clans ئەو کاتەوەکو یاری PUBG Fortnite ئێستا وا بوو لە بۆ خەڵکی ئێستاش بۆ کەسانی کە بەرداوام یاری پێدەکەن کە ئێستا سێ یاری نوێی Clash of Clans لە ڕێگادا دڵتان خۆش بیتن کە لەوانەش Clash of Questa Clash of Mania Clash of Heroes کە سێ یاری نوێی Clash of Clans دەبن زنجیرە جیاواز دەبن کە هەرسێکیان جیاوازن لەگە یەکتر لە ئاڵی دواترماندا کۆمپانیا Platinum of Games کە ڕایگەیاند کە یاری World of Demons کە تەنها بڵاو دەکرێتەوە ئەکسکلوسیڤ دەبێت لە بۆ Apple Arcade بۆ کەسانی نازان Apple Arcade چییە Apple Arcade خزمەتگوزاریی Apple وەکو Game Pass وایە تقریبان وەکو Game Pass و Plus وایە ناوەچ پلسی نیەوەچی PlayStation نایە دەتانین بڵێن چونکە یاریەکان ماگانە $5 دەدەیت بە Apple Arcade خزمەتگوزاریە بەشداری دەکەیت وەروە یاری زیاتر لە 100 یاری لە بۆ دەکاتە فری کە یاری ناوازەی تێدا کە یاریەکان بەشێک لە یاریەکان ئەکسکلوسیڤی خۆیتی تەنها لە Apple Arcadeدا هەیە کە ئەوەش وایە کردێت کە گەیمەرێکی زۆر لە مۆبایل بستن بەشداری Apple Arcade بکاتن کە خزمەتگوزاریەکی یەکجار باشە هیوادارم تاقیب بکەن ئەگەر تاقیتان نەکردەوە یاری جوانی تێدا یاری شازی تێدا لە حاڵی دواترماندا یاری Death Stranding زیاتر لە $27 ملیۆن قازانج کرد لەوەتی کە هاتووەتە پیسیەوە لە ستیمی بڵاوکرایتەوە کە لەلایەن هیدیو کۆژیماوە دروستکراوە هەروە لەلایەن کۆمپانیەکەی هیدیو کۆژیماوە بەناوی کۆژیما پرۆدەکشن دروستکراوە کە یاریێکی یەکجار سەرکەوتووە تایبەت ئەکسکلوسیڤ بۆ ساڵی یەکەم 2019 تەنها لە بۆ PlayStation 4 بڵاوکرایەوە بەڵام 2020 کۆتایی 2020 لە بۆ PC بڵاوکرایە کە یاریێکی جوان و ناوازەیە ئێستا تاقیم دەکرێتەوە بەڵام هەرزان بۆ بەتەمامە بیکڕم لە ئەوڵی دواترماندا لەسەر Game Pass دیسانەوە Game Pass ئێستاکە لە بۆ مۆبایلەکانی iOS و هەروە آیپادەکانی iOS بەردەستە کە دەتوانین بە شێوازی کلاود بە شێوازی ستریمینگ یاری پێ بکەیت بە ئینتەرنێت
بەبێ داوڵۆدی یاریەکان بکەیت کە لە موبایلەکانی ئەندروید پێشتر بەردەست بوو تەنها لە iOS بەردەستنەوە کە کۆمپانی ئەپڵ ڕێگەی پێنەدەتا بەڵام ئێستا ڕێگەی داوە کە یاریەکان ئێستا زیاتر لە 50 یاری ناو xCloud ئەوەی کە تایبەتە بە موبایل پێدەگوترێت xCloud کە ئێستا زیاتر لە 50 یاری ناو گەیم پاسی موبایل xCloud بە شێوازی تاش دەتوانین یاری پێ بکەیت بە شێوازی 50 لێدانی لەسەر شاشەکەت یاری پێ بکەیت کە دەتوانین پێشتر دەبایی لە دەستکەتە بە بەڵام ئێستا شێوازی تاچیشان لە زیاد کردێت کە دەتوانین بە تاچ یاری پێ بکەیت کەەوەش سەکەوتنشی زۆر باشە لە بۆ ئەو کەسانێک کە گەیم پاسی xCloud بەکارێن لە موبایل. لە هەواڵی دواترماندا یاری ئێریکا بڕیارە سۆنی بڕیاریداوە کە یاری ئێریکا بخرێتە ستیمەوە لە PC کە یاری ئێریکا بۆ کەسانی نازان شێوازگەی FMV چییە؟ FMV ئەو شێوازە یاریانەنە کە بە شێوازی وەکو فیلم وایە کە تەسویری فیلمە وەکو فیلم تەسویر کرایە کە چەند کارکتەر ڕۆڵ تێدا جێڕی بەڵام لە ناو یاریەکە ئەتوو بڕیارەکە لە دەستەتووە ئەتوو بڕیار لە سەوی ئەو کارکتەرە بە زیندوی بمینێتەوە کارکتەرە بکوژێتن ئەو کارکتەرە چی بەسەر دێتن لەسەر بڕیارەکانی تو دەوەستیتە کاتو ئەو بڕیاری دەدەی ئەو ڤیددیۆت پێشاندا ئەو بڕیارشکەدا ڤیددیۆشکەت پێشان دەدا ئەو پێی دەگوترێت شێوازی FMV لە ناو یاری و وەروەها فیلمیش. لێرە کۆتای بە ڤیددیۆکە دەیم هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ ببێت لایک لەبیر نەکەن وەروەها سابسکرایب چناڵەکەش بکەن ئەگەر نەتان کردیە وەروەها زەنگوڵەکەش ئۆنکەن ئەگەر نەتان کردیە بۆ هەم ڤیددیۆکانتان پێ بگاتن هەتا ڤیددیۆچکە و کاتەچکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ.